خۆتە لەوێت بینەرانی شەرپرس باز دەکەین سەبارەت بە ناوبانگ و بڵاوبوونەوەی ناوی هەندێک کەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بە ملیۆن بینەریان هەیە بە ملیۆن گەنجی کورد هەرزەکاری کورد بینەری ڤیدیۆکانی ئەو کەسانن لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەپرسین کاریگەری ئەم ڤیدیۆ و بڵاوکراوانە لەسەر گەنجان و هەرزەکاران چییە لە کاتێکدا چەندین بیرمەند و زانا و داهێنەری کورد و خاوەن شەهادەمان هەیە کە پشتگوێ خراون و هەندێک لە گەنجانیش ناویان نازانن. گفتوگۆ دەکەن لەگەڵ بەڕێز دکتۆر قادر حسێن ساڵح پسپۆڕی دەروونزانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاو دەبێ ئەم کاتەش باش سەرەتا دەپرسم تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی هەبن یان نەبن؟ بەڵێ بەناوی خوا سڵاو لە بینەرانی خۆشەویست، هیوادارم شاد و کامەرانن. سەبارەت بە بوون و نەبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان پێم وابێ ئەو کۆتایی پێهاتووە بێت تەجاوزی ئەوە بکرێت ئەمانە ببن یان نەبن، ینی ممکن نییە تۆ ئەمڕۆ لە دنیاە بژی و لە سەردەمێکا بژی کە پێشکەوتنی تەکنەلۆژیا گەیشتوتە قیماوە گەیشتوتە ئاسێک کە مرۆڤایەتی لە هیچ کاتێکا بەم شێوەی ئێستا نەبووە و محاولە بکەیت هەوڵ بیت منعی بەکارهێنانی طبعاً بوون و نەبوونیان ئەوێ هەبن و کە بوون قەت ممکن نییە تۆ بتانی ئەمڕۆ لە دنیای ئەمڕۆیە بژیت و بتانی قسە لەسەر ئەوە بکەیت کە ئەم تۆڕانە نابێ ببن. ئەبێ کورت و مختصر ئەم تۆڕانە ئەبێ هەبن بەڵام ئەبێ تەنزیم کرێن، ئەبێ هەبن بەڵام ئەبێ بخرێنە خزمەتی ئینسانەوە، ئەبێ هەبن بەڵام ئەبێت بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی ئاسایی لە پێناوی گەشەکردن و لە پێناوی دروستکردنی کەسانی یا کەسێتی ئینسانە بەکار بهێندێن. کەواتە مەسەلەکە لە بوون و نەبوون یا بوون و نەبوونیان کۆتایی هاتوۆتە سەرەوەی کە ئێمە چۆن ئەم تۆڕانە بەکارێنین بە شێوەیە کە لە پێناوی دروستکردنی کەسایەتی ئینسانی کوردووە، کەسایەتی گەنجی کورد، کەسایەتی مناڵی کورد، کەسایەتی کۆمەڵگەی کوردی بە شێوەیەکی گشتی. بەڵێ ئەگەر باس بکەین سەبارەت بە کاریگەریەکانی هەندێک ڤیدیۆ بڵاوکراوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن هەندێک کەسەوە کە ئێستا بوونەتە کەسی دیار و بوونەتە کەسێک کە بە ملیۆنان بینەریان هەیە، ئایا ئەمە کاریگەریان چییە لەسەر هەرزەکار و گەنجان بەگشتی؟ مامۆساجان ئێمە تەبەن کاریگەریەکان ئەکرێت ئەمە چەشن بن، بەڵام پێش هەموو شتێک کاریگەری گشتەکانمان هەیە. تەبەن یەکێک لەو کاریگەریە گشتیانی کە ئەکرێت هەیبێت و تا ئێستا زۆربەی زۆرمان لەواچێ دەرکمان پێ نەکرد بێت ئەوەیە کە ئەم ڤیدیۆیانی کە ئێستا ئەکرێت بە تایبەتی ئەوەی کە لە سۆشیال میدیا لەلایەن هەنێک کەسەوە ئیتر هەج ناوێکیان هەبێت بڵاوکرێنەوە. یەکەم کاریگەری خراپیان ئەوەیە کە جۆرێک لە ئیستیغلالی تایە، جۆرێک لە قۆستنەوەی تایە. تەبەن ئێمە ئەوانی کە سەیری ئەم جۆرە ڤیدیۆیاناکەن بەبێ ئەوەی هەست بە خۆیان کەن، بەبێ ئەوەی دەرک بە خۆیان کەن و بەبێ هەست بە خۆیان کەن، جاری وایە لەلایەن خەڵکانیشی ترەوە لە پێناوی کۆکردنەوەی پارەیە، لە پێناوی دروستکردنی ناوبانگە، لە پێناوی بەسەنتەربوونە، لە پێناوی ئەوەیە کە ببن بە چەق و ناوبانگ و شۆهرەت پێیاکەن یاخود پارە پێیاکەن، چونکە بەشێک لەمانە خۆمان نەزانین کە ئەگەر هاتوو بینەرەکانیان تەجاوزی حەدێکی دیاریکراوی کرد بە مۆڵ پارەیان بۆیێتەوە لەلایەن ئەو کۆمپانیانەوە کە خاوەندارێتی و تۆڕە کۆمەڵایەتیانەکەن. کەواتە یەکەم کاریگەری خراپی ئەوەیە کە جاری وایە مرۆڤی تر ئەم کەسە گەنج بێت، پیر بێت، مناڵ بێت، ئیستیغلال دەکرێت بەبێ ئەوەی کە بەخۆی زانی بێت، بەبێ ئەوەی کە ئاگای لەوە بێت کە ئیستیغلال کراوە لەلایەن خەڵکانی ترەوە. یەکێکی کە لە کاریگەری خراپەکانی ئەوەیە کە بەنسبەت خودی ئەو کەسانەوە کە ئەم جۆرە عەرز و نمایشانەکەن لەو تۆڕە کۆمەڵایەتیانەیە ئەوەیە کە ئەم جۆرە مرۆڤانە جاری وایە خۆیان ئەکەن بە مەسخەرە، خۆیان ئەکەن بە جۆرێک لە قەرەقۆز، خۆیان ئەکەن بۆ مەهەڕیج وە ئەبنە گاڵتەجاڕی ئەو بەبێ ئەوەی کە جۆ بەوە بن ئەم ڕێگەی کە ئەوان گرتویانەتە بەر ئەشێ ڕێگەیەکی خراپ بێت وە خراپ لەسەر کەسێتی و شخصیەتیان کەوێ جگەلەوەی کە ئەبن بە نموزەجێکی خراپ و نمونە و مۆدێلێکی خراپ بۆ ئەو کەسانی کە لە هەر تەمەنێکا بن سەیریانەکەن بە تایبەتی بە نسبەت مناڵان و گەنجانەوە. یەکێکی کە لە کاریگەریە خراپەکان ئەوەیە کە طبعاً ئەمەیان بە دوو ڕوایە بە نسبەت ئەو کەسانەوە کە معجبن پێیان ئەبنە هەواداریان و ئەتوانن هەروەکو پێشووتر ئاماژەمان پێکە ئەتوانن ببنە تابعیان و ئەتوانن چاویان لێ بکەن لە ستایلی ژیانە، ئەتوان چاویان لێ بکەن لە بیرکردنەوەیە، ئەتوان چاویان لێ بکەن لە بەهاو قیەم و دنیابینیە. دیوەکەی تری ئەمەیان ئەو جۆرە کەسانن کە ڕقیان لەمانێ یا ئەوانن کە
خۆیان بە خەڵکانی دژی ئەمانە ناوە بن ئەمانیش بەبێ ئەوەی کە جاری وایە بەبێ ئەوەی دەرێک بە خۆیان کەن ئەبنە بەشێک لە قەزەیە کە ناکرێ ئینسان ئەو ڕێچکەیە لە ژیانە بگرێتە بەر بە تایبەتی لە سۆشیال میدیا مەسەرەن کابرا ڕاستە ڕقی لێتی ڕاستە لاسایی ناکاتەوە ڕاستە و خۆ جنێوەکەی ئەو گاڵتەکەی ئەو گاڵتە و گەپەکەی ئەو دووبارە ناکاتەوە بەڵام ئەم لە کۆمنتە ئەم لەو شوێنانەیە کە مەجای نووسین و مەجای ئەوەی کاشتی لەسەر بنووسێت جنێ و قسەی ناشرین و تەنانەت هەنێ جار ئەچێتە بابی ئەوەی بەبێ ئەوەی تۆ بیناسی قسەی یەکێکی کە تەشیری یەکێکی کە تۆمەتێکیشی کە بۆ ئەو کەسە ئەنێریت و لە ئەکاونتی ئەو کەسە بڵاوەکەیتەوە کە مەشهدەکەی کردەوە کوتم بەبێ ئەوەی ئێمە دەرێک بە خۆمانکەین جاری وایە ئەمان کاتە ئێمە دژی ئەوان شت دەوان وەرناگرین بەڵام لە مقابلە ئەبینە کەسێکی دەمپیس و ئەبینە کەسێک کە جنێ و بەرامبەر بەوانیکەوە تۆمەت بەرامبەر بەوانی کە بەکارێنی یەکێکی کە لەو شتانە و لەو کاریگەری گشتیە خراپانی کە ئەم تۆڕە ئەم جۆرە بەرنامانە ئەم جۆرە با بڵێن خەڵکانە لەسەر کەسانی تر هەیەە ئەوەیە کە مرۆڤ کات بە کائینێک کە هەموو ئامانجی ببێتە ئەوەی کە بە دوا شۆهرەت بە دوا ناوبانگەوە وەکو پێشووتر ئاماژەم بۆ کرد بە دوا ئەو بگەڕێت کە ببێ بە سنتەر کورد و مختصر هەدەفی ئینسان لەوەیە بچووکە کاتەوە کە تۆ چۆن ئەوانی کە بتناسن ئیتر ئەم ناسینە ئەگەر لە ڕێگەی با بڵێن ڕفتارێکی ناشرین و نەشیا و ئەگەر لە ڕێگەی حتا دوو لە ڕووی بینەران لە ڕێگەی بابەتێکی نەئەخلاقی لە ڕێگەی جنێ و لە ڕێگەی سوکایەتیکردن بەوانەوە بۆ تەمەن ئەمە کاریگەری گشتەکانی ئەم جۆرە کەسانەیە کە لە سۆشیال میدیا ڕەواجیان پێدرێت وە با بڵێن ئەخرێنە بەرچاو بێژگەلەوە ئێمە کاریگەری سلوکی و ڕفتاری ئەمانەگەر لە کاریگەریە گشتەکان دەرچین تەمەن ئەمانە جاری وایە جنێوەیەن بۆ مناڵک دانیشتووە کە هێشتا پێ نەگەیشتووە مناڵک دانیشتووە کە ئەزمموی نییە بە دیارەوە گەنجێک دانیشتووە کە معجبە بە جنێوەکەی لەبەرەوەی کە ئەو شتانە جاری وایە خۆیان لە خۆیان سەرنج ڕاکێشن هەمان جنێ و هەمان وشە و هەمان کەلیمە دووبارە کاتەوە بێژگەلەوە جاری وایە جانی شەڕەنجێزی لە ئێمە بەبێ ئەوەی هەستی پێ بکەین بەبێ ئەو کەسەی کە سەیری ئەم شتانەکە گیانی شەڕەنجێزیمان تیا دروستەکە لە کاتێکا کە کابرا مشهدێکە کات ئەگەر مەشهدەکە تۆ شەڕەنجێزی هەرەوە نیە تۆ کابرا بگری بە چە خۆدایوری باشە تۆ کاتێک سوکایەتی بە کەسێکی ترەکەیت و کەسێکی کە بە سوک سەیرەکەی کاتێکە کەسێکەکەی بۆ وسیلەیەک بۆ ڕابواردنی خۆت جۆرێک بە جۆرە بە شێوەیەک لە شێوەکان عنف دژ بەکارێناوە لێرەوە ئێمە ژوالەیەەکە ئێمەش پەرچێشەکات بۆ ئەوەی کە ببین بە کەسێک کە عنفی ڕەمزی بەرامبەر بەوانی کە بەکارێنین جاری وایە وەکوتم خۆمان مەبەسمانیە ببین بەوە بێژگەلەوە لەواچە لە هەمووی خراپتر ئەوە بێت کە ئەم جۆرە بەرنامانە دنیابینی ئێمە جاری وایە ئەوەی کە تەشویهی معریفی پێوترێن لای ئینسان ئیدراکی ئینسان بۆ شتاکانە گۆڕن مەسەرەن سوکایەتی و جنێوە دلاکە تاوان لە هەموو دنیاە لە کەلتوری زۆربەی کۆمەڵگەکانە جنێو شتێکی ناشرینە سوکایەتی شتێکی ناشرینە بێڕێزی شتێکی ناشرینە فێڵکردن و احتیال شتێکی ناشرینە بەڵام ئەم بەرنامانە یاخود با بڵێن ئەم جۆرە کەسانە جاری وایە یەشێک لە کاریگەری خراپەکانیان ئەوەیە کە ئەمەد لێکا بە شتێکی زۆر ئاسایی یعنی کورد و مختصر خواردنێکی خراپت لێکە یاخود با بڵێن قیەمێکی خراپت زۆر خراپت لاکا بە شتێکی زۆر ئاسایی چونکە تۆ ڕۆژانە سەیری ئەماکەی باشە هەر ئاگاشت لە خۆ نیە جاری وایە کەوتوتەتە ژێر تەسیر و کاریگەری ئەوانی تر پاشان یەکێکی کە لە کاریگەری خراپەکانی ئەوەیە کە مشکلەی ئەم جۆرە ئینسانانە ئەوەیە کە بەشتی زۆر سەطحی بەشتی زۆر ڕووکەشتەوە ئەچێت حتا ئەو ڕووکەش و سەطحیانە جاری وایە لەگەڵ ئەوەیە کە قوڵنی شتی خراپن کورد و مختصر ئەتوانین بڵێن یەکێکی کە لە کاریگەری خراپەکان ئەوەیە کە ئەم جۆرە کەسانە وا لە ئێماکەن کەسێکی قوڵ نەبین لە بیرکردنەوەیە کەسێکی قوڵ نەبین لە تێڕوانینە کەسێکی قوڵ نەبین لە خوێندنەوەی ئەوانی ترە لەبەرەوە ئەمانە وامان لێکن بە کۆمەڵشتی سەطحیەوە بە کۆمەڵشتی ڕووکەشەوە خەریبی یەکێکی کە لەو شتانەی کە خەتەرە ئەوەیە کە ئێمە ئەم جۆرە کەسانەوە ئەم جۆرە بەرنامانە ئەم جۆرە کەسانە کە ئەبن بە نمونە لە کۆمەلگایە ئەوەیە کە ئێمە بە ئەوەی کە ئەمڕۆ لە دنیاە هەیە و پێم وابێ هەدەفی سەرەکی کۆکردنەوەی پارەی و با بڵێن بەکاڵاکردنی ئینسانە ئەوەیە هەوڵێن سەقافەتی تەسلیە ئەوەی کە سەقافەتی تەسلیە و تەمەتوع و چێژی پێوتێت طبعاً ئەمە من ناڵم خراپە کە ئینسان بە دوا چێژی دەرونیا چێژی دەسەیا بگەڕێت بەڵام کە مرۆڤ وای لێها و هەموو خەمێکی ببێ بەوەی کە
وەکوتم لە سواسیەوە و لە بۆتەقەی سەقافەتی تەسلیا بتوێتەوە هەموو غەمێکی بێ بەوەی کە بە دوایەکێک لەو مەشهدانە لەو کەسانە بگەڕێبەوەی بە دیارەوە دانیشەوە بە دیارەوە دانیشەوە پێ بکەنێت ئەمە ئەبێت بەخراپ لەبەرەوە یەکێکی کە لە کاریگەری خراپەکانی ئەوەیە کە ئەم جۆرە کەسانە تەرویج بەو جۆرە لە ڕۆشنبیری ئەیەن کە ڕۆشنبیری ناجددی و ڕۆشنبیریەکی پێوتێ کە ڕۆشنبیری کات بەسەربردن و تەسلەی دکتۆر ئەکرێت لە ئێستادا کە بە ملیۆنان بینەریان هەیە ئەکرێت بە ملیۆنان بینەری کورد ئەوەندە بێکار بێ خەریکی سیرکردنی بۆ نمونە ڤیدیۆیەک پارچە ڤیدیۆیەکی ئەو کەسانە بێت هۆکاری ئەمە چییە؟ ئەزانی مامۆساجان تۆ سەیری کە ئەو کەسانەی کە خەڵکی ئەو خەڵکانی کە زۆربەیان من ناڵم دیارە خەڵکی بەتەمەنیش و خەڵکی پێگەشت و خەڵکی سەر و 18 ساڵ و 20 ساڵش بە دیار ئەمانەوە دانیشە بەڵام بۆچی خەڵک بە دیار ئەو شتانەوە دانیشێت و بە دیار بەرنمەیەکی جددیەوە دانانیشێ یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە هەر لە ئەسڵا ئەو کەسانی کە زۆربەی زۆری ئەو کەسانە ئەگەر نەڵێن هەمویان زۆربەی زۆری ئەو کەسانی کە بە دیار هەم جۆرە کەسانەوە دانیشن بریتین لە یەکەم لە کەس لە مناڵ دوو هەمیان بریتە لە گەنج لە هەرزەکار وە گەنج طبعا ئەم گەنج و هەرزەکارانە ئینسان کە گەنج بوو یەکێک لە سفەتەکانی گەنجەوەی کە بە دواشتی تەرفیهی ئاگەڕێت وەشتی تەرفیهی لەکوێ دەستکەوێت بەڕاستی ئێستا هەر من بانمونەیە بۆ جەنابتان بۆ بینەران ژمێنمەوە کاتی خۆی کە خوێندنیان کێ بە ئەلکترۆنی لە سەردەمی کۆرۆنایە گەورەترین گرفتی دایک و باوکەوە بۆی چۆن مناڵەکەم دانیشێ بە دیار دەرسێکەوە کە پێم وابێ لە چارەکێ بۆ بیزەقە تەجاوزی ناکە باشە دەرس مەسائلی جددی تیا باسەکرێ وانە مەسائلی جددی تیا باسەکرێ ئەوەی کە خوێندنی ئەلکترۆنی پێوترات دەرس و دەورە معرفەت تا ڕادێ ئەجۆزێتەوە مناڵی تیا فێرەکرێن ئەم با بڵێن وەرگرتنی زانست و زانیاری ئەرچی هەیە جوودی هەیە لەبەرەوە سەیتەکە کابرا تااقەتی نییە بە دیار چارەچێک دەرسەوە دانیشێ بەڵام 3 ساعت بە دیار ئەو جۆرە ئینسانانەوە دانیشێ لەبەرەوە ئەویان چێژەیە بە ئینسان و ئەمەیان جوودی لێ سەرفەکان کێشەی ئەم جۆرە بەرنامانەش ئەوەیە کە زۆری ژماریان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆربەی زۆری ئەوانەی کە سەیری ئەماناکەن یا مناڵن یا هەرزەکار و مناڵ و هەرزەکاریش ئەمە لەسەر ئاسی هەموو دنیای وایە بە دوا شتێکە ئاگەڕێت کە تەسلەی باتێ چێژی باتەوە کاتی پێ بەسەر بەرێ دووهەمیان مەسەلەی کەم ئەزمموی خەڵکی ئێمەیە ئێمە بەڕاستی ئێمە خەڵکێکی کەم ئەزمموین باشە خەڵکی کەم ئەزممونیش کە ئەزمموی نەبوو تا ئەو جۆرە تۆ جاری وایە هەر لە ئەسڵا باکت نییە یان لەوە ناکۆڵیتەوە ئەم شتە زەرەری هەیە قازانج لەوە ناکۆڵیتەوە ئەم شتە یاخود ئێمە حتا جاری وایە بە نسبەت مناڵەکەشمانەوە بیر لەوە نابوو ئەوەی کە بۆ ئەوە ئاچین کە مناڵەکە عاقڵ دانیشێ مۆبایلێکی پێەیە سەیری ئەوە ناکەین کە ئەم مناڵە ئەشێ سەیری چی بکە زەرەری لێ گرنگ ئەوە مناڵەکە دانیشە و دەنگی لێە گرنگ ئەوەیە مناڵەکە دانیشە و کێشە بۆ دایک و باوکی دروست نەکات لەبەرەوە کووتم بەهۆی کەم ئەزمموی ئێمەوە بەهۆی ئەوەی کە نازانین زەرەر و زیانی ئەمانە چەنە جاری وایە دوا ئەمانە ئەکەوین دوا بەرنمەیە کەکەوین کە کاتی زیاترمان بەرێکە وەکووتمان مناڵەکەمان زیاتر ڕاکێشێت بۆ خۆی یەکێکی کە لەو گرفتانەی کە هەمانە مامۆساڕەوەن ئەمە تەبەن یەکێکە لەو گرفتە گەورانی کە هەمانە ئێمە بەڕاستی بەنسبەت ئەم جۆرە قەنات و کەناڵانەوە کێشە و گرفتی ئەوەمان هەیە کە لەواچێت ئەم کەلیمەیە قورس بێ بەڵام دۆنە دیوین سەرەتامانە بەڕاستی ئەم قەومێک میلەتێکی کەم ئەزمموین لەو مەجالەیە تۆ تا بەرنمەیەکی جددیەتە ئەدۆزیتەوە تا مەشهدێک ڤیددیۆیەک کەسێک ئەدۆزیتەوە لەسەر بابەتێکی جددی قسە بکات 50 مەشهد لەم مەشهدانە لە مۆبایلەکە تایەتە بەرچاو باشە کورت و مختصر تۆ بەدیلی ئەمانەت نییە هەر زۆر کەمە کەنەت بوو خەڵک زیاتر سەیری ئەوە چی بەردەست بێت تۆ کەچووی تەماڵەوە چی حازر بێت ئەوە ئاخۆی جاری وایە لەبەرەوە ئەوەی کە لەو تۆڕە کۆمەڵایەتیانەشە هەن ئەمڕۆ زۆربەی زۆری ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەن لەو بابەتانن ئەمە وای کردووە بەشێک یەکێکی کە لە هۆکارەکان ئەوەیە مادەم ئەوە بەردەستەکەواتە خەڵک زیاتر سەیری ئەویانەکە ئەکرێت دکتۆر باس لەوە دەکرێت کە ئەمەش سیاسەتە و حکوومەت و لایەنە سیاسیەکان دروستیان کردووە بۆی خەڵکی پێوە خەریک بکەن کە بیری بەلای شتی ترە نەچێت ئەزانی بە پێچێ دەمە بەشێک لە ڕاستی تیا بێت دەگەر بە مطلقی ڕاز نەبێت بە دەلیلی ئەوەی ئەمە خەڵکمان هەیە لەم کۆمەلگای خۆمانە لەسەر کۆمنتێک گیراوە ئەگەر نەکوژابێت خەڵکمان هەیە لەسەر
بڵاوکردنەوەی راپۆرتێکی جددی گیراوە دراوە بە محکەمە خەڵکمان هەیە هەر لەو کەناڵانەیە قسەی بە بەرپرسێک گوتووە و خۆمان نەزانین چی بەسەر هاتووە بەڵام لە مقابلە ئەمانە یەکەم ئیمکانێتێکی گەورەیان خراوەتە بەردەستەوان ئەمە ئەم شتانەی کە ئاکرێت بەڕاستی بەشێکی زۆری بە ئیمکانێتەکرێت ئیمکانێتێکی گەورەیان خراوەتە بەردەستەوە بە بەرچاوی هەمووشمانەوە ئەم جۆرە ئینسانانە یا ئەم جۆرە کەسانەی کە خەریکی ئەمبەزمەن لەلایەن کەسانی باڵادەسەوە پشتگیریەکرێن لەلایەن کەسانی باڵادەسەوە حتا تەدەخولی ژیانی کۆمەڵایەتیان نەکرێت کاتێک کە شەڕەکەن لەواچێت لەگەڵ یەکتری ئاشتیانکەنەوە ئەمە ئەو لەلایەکی ترەوە بەڕاستی زۆربەی زۆری نظامەکانی دنیا بەتایبەتی و نظامانەی و سیستەمانی کە سیستەمی تۆتالیتاری و سیستەمی شمولیان پێوترێت سەیری حتا خلیجکە تاقەن لە خلیجە لە نەوەتەکان بەرەو دووە زۆربەی زۆری و کەناڵانەی کە خەریکی گۆرانی و خەریکی بابەتی تەسلیە و بابەتی ناجددی بوون یا هی سعودیە بوون یاخود هی ئیمارات و دەوڵەتە خلی ئەوانە کە میرنشین بوون تۆ حکومەت دەتوانێت زۆر بە ئاسانی لە ڕێگەی ڕەوازدان بەم شتانەوە لە ڕێگەی پشگیریکردنی ئەم جۆرە کەسانە ئەم جۆرە بەرنامانەوە ئەتوانێت گەنج سەرقاڵکە بە شتێکەوە کە هەموو شتێ بێت حکومەت نەبێت هەموو شتێ بێت ژیانی خۆی نەبێت هەموو شتێ بێت ئەوە نەبێت کە بیر لەوە بکاتەوە کە ئەکرێت ژیانێکی جوانتر لەو ژیانەی ئێستا ئەکرێت دنیایەکی جوانتر لەو دنیای ئێستا هەیە لەبەرەوە ئەمانەی ئێمەش هەدەفیان ئامانجی سەرچیان بریتە لەوەی کە بمێننەوە لە پێناویمانەوەی خۆیانە هەموو شتێک بەکارێنن لە ناویشیانە ئەوەی کە تۆ طبعاً گەنج کە بیری کردەوە گەنج کە زانی یا خەونی بە ژیانێکی باشترەوە بینی بۆیە جوڵێت محاولاکە بێنێتە دی و من تەسەورەکەم بەڵێ بەشێک لەو قسەی بەشێک لە ڕاستی تایە بۆ بەلا ڕێیابردن بۆ ئەوەی کە گەنجی ئێمە مەشغوڵ کرێت بە یا سەرقاڵ کرێت بە کۆمەڵێ شتی ناجددی بە کۆمەڵێ شتی با بڵێن گاڵتە ئاوێز و گاڵتە جارانەوە ئەکرێت هیچ گومانی تیانە چونکە وەکو پێم وتی بەڵگەی مەلموسەیە لەسەرەوەی کە خەڵکێکەیە پژگیری ئەم جۆرە کەساناکەوە خەڵکێکەیە داعمیانەکە خەڵکێکەیە ڤیسیڤاڵیان بۆ ڕێخا کە چەنا مەبلەغ پارەی تێچەوە خەڵکێکەیە پێشوازیانەکە و لە پێشوازیانایە ئەمانە هەمووی دەلیلن لەسەرەوەی کاکرێت دەسەڵات خۆی لە پشت بەشێک ئەگەر لە 100% لە پشت ئەم بەرنامە و کەسانەوە نەبێت لە پشت بەشێک لەم بەرنامە و کەسانەوە دکتۆر کاتیەوە نەهاتووە لە پەروەردەدا تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان جێ بکرێتەوە بۆ ئەوەی کە منداڵان و هەرزەکاران و گەنجان لە ڕێی پەروەردەوە ئاشنا بن بە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک لە ڕێگەیەکی دیکەوە وەڵی مامۆستا ڕەوەندەیەکێک لەو گرفتانی کە هەیە ئەوەیە کە پەروەردەی ئێمە لەم مەجاالەیە تاخیر بۆکو چۆن لە زۆربەی زۆری بوارەکانی تری ژیانە تاخیر بووە ینی تۆ مادەم تۆڕە کۆمەڵایەتیەکان بوون بە بەشێک لە حیات و لە ژیانت جیا ناکرێنەوە و پەروەردەش ئیشی ئەوەیە کە ژیان ئینسان بۆ ژیان ئامادە بکە هەر هەدەفی پەروەردە ئەمەیە ینی پەروەردە بریتە لێچێک لە تعریف و پێناسەکان یا بریتە لەوەی کە مرۆڤ بۆ ژیان ئامادە بکات گەر تۆ قەرارە مرۆڤ بۆ ژیان ئامادە بکەی ئەگە بێ معاملە لەگەڵ شتە عملی و شتە پراکتیکەکانە لەگەڵ شتە حەیەوی و شتە زیندووەکان بکەی یەکێک لە شتە زیندووەکان کامڕۆ لە کۆمەلگای ئێمە هەیە تەنانەت هەنێ جار مناڵی سەر بێشکەش دەست و پەنجەی لەگەڵ گەرمەکاتە و ئەو پیر و پەککەوتەی کە لەسەر جێگا کەوتۆ لەواچێت چاوەڕێی مردن کات بریتە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناکرێت تۆ بەڕەهایی شتێکی ئاوا بخەیتە بەردەست خەڵک و محاوەرە نەکەی تەنزیمیکەی و یەکێک لە ئوسلوبەکانی تەنزیم و زەبتی ئیجتیماعی ئەوەی کە دیسپلینی کۆمەڵایەتی پێوتێ لە پەروەردە و لە ناو قوتابخانەوە دەست پێکات ئێمە بن پێشووتر لە پرسیاریەکەما بە جەنابتم و دوتم ناتوانین تازە مەنعی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین بەڵام خۆ عەلە لەقەل ئەگەر بەنسبەت هەموو کەسێکیشەوە نەتوانین ڕێکی خەین لەواچێت ئەگەر لە مەکتەبە لە قوتابخانەیە ئیش لەسەر ئەوە بکرێت کە خەڵکی ئێمە چۆن ئەم بابەتانە بەکارهێنێت باشەوە چۆن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنێت و کامیان بەکارهێنێت و لەگەڵ کامیان ئاقوڵە بێتەوە و کامیان حتا مەسەلەی فلتەرکردن کامیان لەگەڵ کامیانە دەست و پەنجە نەرمەکات بەڕاستی ئیشی قوتابخانە ئەمەیە ئیشی قوتابخانە ئەکرێت لە ڕێگەی دەرسێکەوە لە ڕێگەی ئەوەی کێسە بابەتێکەیە بابەتی بەها کۆمەڵایەتەکانی پێوتێ بەهای کۆمەڵایەتی سەرچاوی هەیە و یەکێک لە سەرچاوەکان بریتە لە دەستگاکانی ڕاگەاندن لە ناو دەستگاکانی ڕاگەاندنە ئەمڕۆ کاریگەرترینیان تۆڕە کۆمەڵایەتیەکانن ناکرێت تۆڕی کۆمەڵایەتی بیت دەزە و خەڵکە بەکاری بێنێ بەڵام تۆ لە قوتابخانەیە مناڵەکەت لەسەر ئەوە ڕانەیەنی تەبانێ مناڵێن هەموو کەسێک لەواچێت ئەوەی کە لە مەکتەب پێی ئەوترێت بە قسەی کات و بیکاتە بەشێک لە ژیانی بەڵام هیچ گومانیتیانە کە قوتابخانە ئەتوانێت ڕۆڵێکی سەرەکی ببینێت مەکتەب و مامۆسا ئەتوانێت ڕۆڵێکی سەرەکی ببینێت
لەوەیە کە گەنجی ئێمە لەوەیە کە مناڵی ئێمە ئەبێت ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە چۆن بەکاربێنێت کامیان بەکاربێنێت وە چۆن بەعقڵێکی ڕخنەی ئەوەی کە لەو تۆڕانەوە بڵاو بنەوە طبعا ئەمە لە هەمویان مهمترە تۆ لێرە و مەناعەیەکی شخصی لەو ئینسانە دروستەکەی ئەگەر بەکاریش ئەگەر کەسەکە بەکاریشی بێنە کاتێک کە کەسەکە مەناعەیەکی نەفسی و شخصی هەبوو ئەو مەناعە نەفسی و شخصیە کارێکی واکەن کەمترین کاریگەریان لەسەر کەسەکە هەبێ لەبەرەوە تۆ لە ڕێی قوتابخانەوە یەکەم ئەتوانی مەناعەیەکی نەفسی دروستکەی دووهەمیان ئەتوانی سەلیقەی ئەوە لای مناڵەکە دروستکەی کە وەکوتم کام لەو تۆڕانە بەکارێنێ و چۆن بەکاریانێنێت وە کامیان لە سوود و قازانجیەوە و کامە لە زەرەری ئەوایە بەڕاستی ئەمە یەکێکە لە وەزیفەکانی سەرەکی وەزیفە سەرەکیەکانی قوتابخانە ئەگەر نەڵم پێش با بڵێن فێرکردنی ژمارە و پیت و وشە کەوتووە ئەبێشان بەشانی ئەوە بڕاتوە ناکرێت لەوە زیاتر ئەم مەسەلەیە و ئەم بابەتە لە وڵاتی خۆمانە فرامۆش کرێ من یەک نمونایانمەوە ئەگەر کاتان هەبێ مامۆستاڕەوەن ئێستا لە کۆریا و لە هەنێک لە وڵاتانی ئەسکەندنافیا ئایپاد بەکارهێنرێت باشە ئەم ئایپادەکە بەکارهێنرێ وەک کتێبێکی وەک وەسیلەیەکی گەیاندنی زانیاری بەکارهێنرێ یەکەمیان ئایپادەکە بەرمەجە کراوە هەموو شتێک لەو ئایپادایە طبعاً بەرنامەی تایبەتی فلتەرە ئاکرێت هەموو شتێک لەو ئایپادە ناگاتە مناڵەکە ئەوە نەبێت کە ئەزان مناڵەکە سوودی لێ بینێت یا ئەوەی کە لە قوتابخانە و لای مامۆساکەوە بۆیە ڕۆێت ئەمە یەکسەیرکە طبعاً ئەمە دوو سوودی هەیە یەکەمیان تۆش ئەم شتت بە شێوەیەکی سودمەندانە بە شێوەیەکی بە شێوەیە کە بە قازانج بەڕێتەوە بۆ مناڵەکە بەکارەتێنا دووەمیان ئەگەر ئەم مناڵە بۆ نمونە لە ژیانی ڕۆژانەیە ئیجبار کرێ لەوەی کە وەکو بەشێک لە واجبی قوتابخانە لە ماڵەوە سعاتێک ئەمە بەکاربێنێت سعاتێک لە پێناوی واجبی ئەگەر مناڵەکە پێشووتر 2 ساعت ئەنتەرنێتی بەکارهێ نابێت ئەوەمی بەکارهێ نابێت کە تۆ کردی بە بەشێک لە ئەرک و وەزیفەی قوتابخانە 2 ساعتەکە سعاتێکی تری ئەمێنێتەوە بۆی لە مەجال و لە بوارەکانی ترا لە بوارە گشتێکە یا بەکاری بێنێ کەواتە تۆ لێرەوە لەم ڕێەوە لە هەر قوتابخانە بوو بە وەسیلەیەک بۆ ئەوەی کە تۆ مناڵەکە سەبت کەی پێت ئەڵێ ئەمە نابێ هەموو شتێکی تیا بڵاو کرێتەوە تەنها ئەو شتانی کە تۆ سوودی لێبین یەگاتە تۆ یەک دووش سعاتێک وەکوتم لە کاتی کەسەکە بیت بۆ سوودی بۆشتی سوودمەند و سعاتەکەی ترێمێنێتەوە بۆ شتی گشتی ئەگەر لە مۆبایلەکەی باوکی هەیە دایکی سەیری بکات ئەو کاتە لەواچێت زەرەر و زیانەکەشی بەو شێوەیە نەبێت کە تۆ بەڕەهایی بیتە دەست مناڵەکە بەکاری بێنێ لەبەرەوە یەکێک لە ئەرک و وەزیفەکان چونکە بەڕاستی خێزان تا ڕادێکی زۆر دەستی بەسەر ئەم مەوزوعیان ناشکێت ناڵێم من ئەمە بۆ تەبریەکردنی خێزانەکان و عایلەکان نییە بەڵام خێزان تا ڕادێک دەستی بەسەر ئەم مەوزوعیان ناشکێت ئەگەر هاریکاری قوتابخانەی لەگەڵانە بێت لەبەرەوە قوتابخانە ئەبێت لە وڵاتی ئێمە زۆر بەجددی تەدەخل لە مۆزوعیا بکاتەوە بێتە ناو مۆزوعی چۆنیەتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و بەکارهێنانی تەکنۆلۆژیای سەردەم بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر حسێن قادر پسپۆڕی دەروونزانی کە بەشەی قادر حسێن بەڵێ قادر حسێن بۆ بۆرە دکتۆر قادر حسێن کە بەشێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ یۆشکە تا ئێستا بینەرمان